خۆشەویستانم بەندی بەڵێن ساڵە هاتنەوە بۆ پێشکەشکردنی دیدارێکی تایبەت سەبارەت بە پرۆسەی ئاوەدانکردنەوەی عێراق و هەرێمی کوردستانی عێراقیش. لە وەتای ساڵی 2023 هەتا ئێستا حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیکەی 6 ملیارد دۆلاری تەرخان کردووە بۆ ئاوەدانکردنەوەی عێراق بە گشتی. ئەم بڕەپارەیە چۆن خەرج کراوە لە دەمێکدا کە زۆرێک لە کاربەدەستانی عێراقی دەڵێن پرۆسەکانی ئاوەدانکردنەوە بە پێی پێویست نین. لەم دیدارە تایبەتەدا میوانداری ستیوارت دبلیو بۆن پشکنەری گشتی دۆسەی عێراق دەکەین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. بەڕە ستیوارت زۆر سپاسی ئامادەبوون دەکەم بۆ ئەم دیدارە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا. سەرەتا حەز دەکەم ئەو پرسیارە لە جەنابەت بکەم. لە ساڵی 2004ەوە هەتا ئێستا وەکو باز دەکرێت نزیکەی 6 ملیارد دۆلار بۆ عێراق تەرخان کراوە بۆ پرۆسەکانی ئاوەدانکردنەوە. لەو وڵاتەدا چی کراوە؟ ئەم بابەتەمان لە راپۆرتەکەی سەرەتای ئەم ساڵماندا باس کردووە. راپۆرتەکەشمان ناوناوە فێربوون لە عێراقەوە. لەو راپۆرتەدا ڕاوە کراوە ئەو بڕەپارەیە چۆن خەرج کراوە. بەڵام وەک ئاماژەمان پێکردووە بەهۆی کێشەی ئاسایشی وڵاتەکەەوە لە ساڵانی 2004 هەتا 2006 نزیکەی نیوەی ئەو بڕەپارەیە کە زیاتر لە 26 ملیارد دۆلارە بۆ لەشکر و پۆلیس تەرخان کراوە. پێم وایە ئەمەش باشترین خەرجکردن بوو بێت لە عێراقدا کە ئەنجامێکی هەبووە. ئەوە تا ئێستا لە عێراق نزیکەی 1 ملیۆن پۆلیس و سەرباز هەن و باشترین کارەسە و کەلوپەلی ڕاهێنانیشیان بۆ دابین کراوە. بە شێوەیەک دەتوانم بڵێم هێزی ئۆپۆراسیۆنی تایبەت لە عێراق هەر هیچ نەبێت تا ئێستا باشترینە لە ناوچەکەدا. بەڵام وێڕای ئەو خەرجیە زۆرانە و ئەو توانانەی هەن هێشتا عێراق شوێنێکی زۆر مەترسیدارە. ئەمەژە بەوە دەکەی کە نیوەی ئەو بڕەپارەی باسمان کرد خەرج کراوە بۆ هێزەکانی پۆلیس و هێزە ئاسایشیەکان. ئەی نیوەکەی تری؟ نیوەکەی تری نزیکەی 6 ملیارد دۆلاری بۆ وزەی ئەلکتریک خەرج کراوە. زیاتر لە 7 ملیارد دۆلاریش بۆ بنیاتنانی توانایەکانی حکومەت بووە، وەک ڕاهێنانی حکومەتی نێوەندی و حکومەتە خۆجەیەکانیش لەسەر چۆنەتی بەڕێوەبردن. 100 ملیۆن دۆلار بۆ تیم و دەستەکانی سەر لە نوێ بنیادنانەوە لە پارێزگاکاندا خەرج کراون و ئەمەش لەشکر و خەڵکی سیفیلیشی تیادا بووە لە سەرانسەری وڵاتەکەدا و یارمەتی دەربوون بۆ ئەو حکومەتە خۆجییانە تا لەسەر پێی خۆیان ڕاوەستن. لەسەر وەختی سەدام حوسێندا نێوەند هەموو دەسەڵاتەکانی لابووە. حکومەتە خۆجیەکان لە پارێزگاکاندان لە شوێنی نەبوون بوون. ئەمڕۆ جیاوازە بەڵام قورسیشە بۆ لەمە دووە پێویستە عێراق خۆی پارەی ئاوەدانکردنەوەی خۆی دابین بکات، چونکە دەتوانم بڵێم بە گشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆتایی بە خەرجەکانی پرۆسەی سەر لە نوێ بنیادنانەوەی عێراق هێناوە و بۆ لەمە دوای ئایندەی عێراق دەکەوێتە سەر کەرتی تایبەت. باس لە بواری وزەی ئەلکتریک دەکەیت، دەڵی 6 ملیارد دۆلار تەرخان کراوە بۆ ئەو بوارە. ئەوەندەی ئێمەش ئاگادارین، ینی حکوومەتی عێراقی هەتا ئێستا نزیکەی 36 ملیارد دۆلاری تریشی تەرخان کردووە، ینی بەمە دەکاتە 42 ملیارد دۆلار، بەڵام هێشتا کێشەی وزەی ئەلکتریک لە عێراقدا هەیە. ژمارەیەک هۆکار هەن لەوانە ڕێژەی بەکارهێنان و داواکاری زۆر زیاترە لەو وزە ئەلکتریکەی بەرهەم دەهێنرێت و دابین دەکرێت. هەرچەندە بە بەراورد لەگەڵ پێشتردا بەرهەمهێنانی وزەی ئەلکتریک زۆر زیادی کردووە. ئێستا ڕۆژانە زیاتر لە 6,000 مێگاوات ئەلکتریک دابین دەکرێت، بەڵام داواکاریەکان بۆ لەسەر و 13,000 مێگاواتەوەیە. داهاتی فرۆشتنی وزەی ئەلکتریکیش کەمە و لێرەدا ئەگەر میکانیزمێکی ئابووری نەبێت بۆ خەرجیەکان و سنوردارکردنی بەکارهێنانی ئەلکتریک، ئەوە بێگومان گرفت دێتە ئاراوە. دووەمیش گەشەکردنە ئابوووریەکەی عێراقە. لە 3 ساڵی ڕابردوودا بە ڕێژەی لە سەدادا پەرەی سندووە. کارداریەکان لە گەشەکردندان ئەمە ژیانی هەروە دێت و زیادبوونی داواکاریەکانە لە کەرتە جیاوازەکاندا بە وزەی ئەلکتریک. حسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیری عێراق بەرنامە هەیە و دەستی کردووە بە جێبەجێکردنی و هەرچەند زووتر جێبەجێکردنی ئەو پلانە تەواو بێت، ئەوە لە بەرژەوەندی عێراقیەکان دەبێت. لە وەڵامی پرسیاری یەکەمە ئاماژە بۆەوە کرد، دەڵێ مەسلەی ئاسایشی یەکێک بۆ لە تەگەرەکان لە بەردەم پرۆسەی ئاوەدانکردنەوە و سەر لە نوێ بنیادنانەوەی عێراقدا. ئەی مەسلەی گەندەڵی لە عێراق بە گشتی جارێ ئەمەوێ ئەویان بزانم بەرلەوەی بچینە سەر هەرێمی کوردستانی عێراق. ئەوانە سەختیە جمکەکەی ئەمڕۆی عێراقن. باری ئاسایشی و گەندەڵی لە 10 ساڵی ڕابردوودا وڵاتەکەیان بەرەو خوار برد. بەڕاستی هێشتاش گەندەڵی سەختیە قورسەکەیە و
خوێنمژینی ئابووری وڵاتەکەیە لە ڕووی ئەو دارایی بۆ بەرەو پێشچوونی عێراقیەکان پێویستە. سێشت هەن دەبێت بکرێن. یەکەمیان تۆکمەکردنی سیستەمی دژەگەندەڵی. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سیستەمی پشکنینی گشتی دانا و هەروەهاش کۆمیسیۆنی دەستپاکی و هەردووکیشیان گرفتی کارکردنیان هەیە لەو سیستەمەی عێراقدا. ئێستا حکوومەتی عێراق لە هەوڵی ڕیفۆرمکردنی ئەو سیستەمەدایە و ئەمە شتێکی باشە. دووەم دۆسەی کۆنتراکتکردنە. لە عێراق بەستنەوەیەک نییە بەو یاسایانەی تایبەتن بە کۆنتراکتکردن. لێرەدا پێویستە یاسایەک هەبێت خاڵەکانی ناو کۆنتراکتەکان دیاری بکات و ئەمەش بۆ کۆمپانیا بیانیەکان گرنگە تا بزانێت ئەم جۆرە ڕێکەوتن کۆنتراکتانە چۆن دەکرێن و ئەوجا بچن و بکەونە پرۆسەی وەگەڕخستنی سەرمایەکانیان. سێهەمیشیان دۆسەی سیستەمی بانکەکانە. ئەمەش بە تایبەتی سیستەمی بانکەکانی کەرتی تایبەت پێویستیان بە ڕیفۆرمەوە هەموو عێراقیەکانیش دانیان بەوە داناوە. بەگشتیش شکستهێنان لە هەر یەکێک لەو سێ دۆسیەدا وەهای کردووە عێراق لە ڕیزبەندی هەشتەمدا بێت شانبەشانی سۆمالیا و یەمەن و تورکمانستان لە نێو وڵاتەکانی جیهاندا. عێراق نیشتیمانی حەمورابی نابێت لەو ئاستە نزمەدا بێت و چارەسەرکردنی ئەو کێشانە وڵاتەکە بەرز دەکەنەوە و ئەو کاتەش وەگەڕخستنی سەرمایی بیانی دەبینیت لە عێراقدا. لە ساڵی 2004ەوە جەنابەت ژمارەیەک سەردانە بۆ عێراق کردووە. پێ دوایە ئەو خواستە هەبێت لە ناو ڕێبەرانی ئێستای عێراقدا بۆ باشترکردنی وڵاتەکەیان؟ I was in Iraq for 2 weeks, my 35th trip, 6 weeks ago. 6 هەفتە لەمەوبەر 35مین سەردانی خۆمم بۆ عێراق کرد و 2 هەفتە لەوێ بووم. ڕابەرانی ئازبەرزی عێراقی لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانی عێراق پیان دەگوتم و جەختیان دەکردەوە لەوەی چارەسەرکردنی دۆسەی گەندەڵی هەنگاوی سەرەکیە بۆ ئایندەی عێراق. جاوەک باسم کرد بۆ گەیشتن بەو ئامانجەش ئەوا دەبێت سیستمی بانکەکان تۆکمە بکات و دەبێت پەرە بە شێوازی کۆنتراکتکردن بدرێت و هەنگاوی بەهێزیش بنرێت بۆ سەپاندنی یاسا چونکە سەروەری یاسا دەستپێکی گرنگە بۆ بەرەو پێچوو و دۆسەی ڕوونی و ئاشکرایی نێوان حکومەت و خەڵک لەسەر و هەمووشیانەوە دۆسەی دەستپاکیە و وابەستەی بە دەستپاکیەوە لەلایەن ڕێبەرانی عێراقەوە و ئەمەش دەبێتە هەنگاوی یەکەم بۆ پەرەسەندن و بۆ ئاشتی لە وڵاتەکەدا. لە وەتای 2023ەوە هەتا ئێستا ژیانی گوێمان لە ڕێبەرانی عێراق دەبێ باز لە ئایندەی وڵاتەکە دەکەن، باز لە گەشتبینیەکانی خۆیان دەکەن کە ئەم وڵاتە چۆن دەبێ بەرەو پێش بڕوە. بەڵام ڕۆژی عێراق ئەوە تا کە دەیبینین وڵاتێکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەڕوا و تەنانەت ئایندەکەشی نادیارە. Well, what's happened in the last 2 years is Syria has exploded. ئەوەی لە ماوەی 2 ساڵی پێشوودا ڕوویدا تەقینەوەکەی ڕەوشی سووریا بوو. ئەوەی پێی دەگوترا ئەلقاعیدە لە عێراق ئیستا پێی دەگوترێت دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. ئەمەش گۆڕانکاریەکە و سەنگی ئەم ڕێکخراوەش لەسەر وێرانکردنە و سەرکەوتوش بووە لە وێرانکردنی بەشێکی زۆری سووریادا و هەوڵی وێرانکردنی بەغداش دەدات لە ڕێی ئۆتۆمبیل تەقاندنەوە و بۆمبی تری پێشکەوت و کوشتنی سیاسیانە. ئەمەش کێشە و گرفتی یەکەمە لە ناوچەکەدا و هەموو شتێکی تری خستۆتە لاوە و تا ئەو کێشەیەش چارەسەر نەکرێت و کاریگەرەکانی جیهادیەکان بنبڕ نەکرێن ئەوە زۆر سەختە بتوانرێت ڕوو لە دۆسیەکانی تر بکرێت. جەنابەت وەکو پشکنەری گشتی بەسەر دۆسەی ئاوەدانکردنەوەی عێراق لەو بڕی 6 میلیارد دۆلاری کە ئاماژەمان پێکرد چەندی بە فیڕۆ دراوە لە عێراقا؟ Over 8 billion. This is what we reported in Learning from Iraq. لەسەر و 8 میلیارد دۆلارەوە بە فیڕۆ دراوە. لەو بڕەپارەی بۆ سەر لە نوێبدنیاتنانەوەی عێراق دابین کرابوو و لە راپۆرتەکەشماندا ئاماژەی پێکراوە. ئەو بڕەپارەیە مەزەندەکردنە و دەشێت زیاتریش بێت چونکە ئاستەمە بزانی چەندە. بەڵام هێشتاش هەر زۆرە. کاتێک شتەکان دەگوازرانەوە بۆ عێراق و دەکەوت نەژێر کۆنتڕۆڵی عێراقیەکان نەتەپارێزران یانیش خراپ بەکاردەهێنران. وانەکەش لە عێراقەوە بۆ ئەمریکا ئەوەیە دەبێت حکوومەتی ئێمە سیاسەتی خۆی لەو بوارەدا ریفۆرم بکات تا باشتر سەرپەرشتی و چاودێری سەقامگیری و پرۆسی سەر لە نوێبودنیانانەوە بکات و ئەمەش مەسەلەیەکی سەرەکیە لە ڕووی ئاسایشی نیشتیمانیەوە و دەبێت لەلایەن کۆنگرس و دامەزراوەکانی تریشەوە چارەسەر بکرێت. بۆ خۆم پێشنیازیکردنەوەی ئۆفیسێکی نیوەم کردووە تایبەت بە چۆنێتی چاودێریکردن و سەرپەرشتیکردن و ئیستاش بەرنووسێک لە کۆنگرسی ئەمریکایە بۆ ئەم مەبەستە. بە دامەزراندنی ئەو ئۆفیسە و دانانی کەسێک وەک بەرپرستیایدا چارەسەرە. لەو دیدارانەی لەگەڵ بەرپرسانی کووردا کردو من پیان گوتم دەیانەوێت سەر و سەودا لەگەڵ ئەمریکادا بکەن بەڵام لەبری ئەوە وەڵامێکی تەواوی یەکلاییکەرەوەمان بدرێتەوە. ناکۆکیەکانی نێوان خۆتانم دەبینی لە ناو دامەزراوە جیاکانی ئەمریکادا. ئەمەش بەهۆی نەبوونی دامەزراوەیەکی تایبەتەوە بەو دۆسیەوە. ئەلبەت ئەمەش هەرێمی کوردستانی عێراق دەگرێتەوە چونکە لەوێش ئەمریکا 3 میلیاری خرج کردووە. دەشبێت ئەوەش بڵێم باشترین پرۆژەکانی سەر لە نوێبوونیاتنانەوە لە هەرێمی کوردستانی عێراق بوون. یعنی ئەکرێوە لە قسەکەی جەنابەت تێبگەم کە پێم بڵێ لەو 8 میلیارد دۆلاری کە
ئەماژە و پێوە کرد و گوتت بە فیڕۆ دراوە لە عێراقدا لە کوردستانە بە فیڕۆدان نییە؟ No, there was waste, but less. نا بە فیڕۆدان هەبووە بەڵام کەمتر بووە لە وەڵامی پرسیارەکە تاسەنگی دەخەمە سەرکەمی بە فیڕۆدان و زۆری ئەنجام چونکە بەڕاستی هەر چۆنێک بێت بە فیڕۆدان هەر دەبێت زانیاری و ڕێنمایی دانراون سەبارەت بە چۆنێتی گەیشتن بەو ئەنجامانە و هەندێکیان بەهێند وەرگیراون لە هەرێمی کوردستان زۆر پێویستی بەو زانیاری و ڕێنمایانە کردووە بۆ هۆی ئەو بەرەو پێچوونانەی هەن. پرۆژەی داهاتووتان بۆ کوردستان چی دەبێت؟ ینی پێ دوایە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوامی بدا بەو جۆرە پەیوەندیە کە هێشتا زۆر کەس دەڵێن پەیوەندیەکی فەرمی نییە بەڵام لە چوارچەوەی پەیوەندیەکی دۆستانەدا لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا و بەتابەتیش بۆ پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی هەرێمەکە. Well, I think a way to find a reconciling path forward. پێم وایە پرۆسەکە لە پرۆژەی هاوبەشەوە لە پرۆژەی ئابوووریەوە ڕێی خۆی دەدۆزێتەوە کە سوودی هەبێت بۆ هەموو لایەک وەک ڕۆناڵد ڕیگن دەیگوت بەرزکردنەوەی ئاستی پەیوەندیەکان هەموو بەلەمەکان بەرز دەکاتەوە و ئەمانش لە عێراقدا خواست هەیە بۆیان چونکە ئاشتەوایی و ئاشتی و گەشەکردن بە دوای خۆیدا دێنێت و ئەمەش ئەو بەرئەنجامانن کە هەموو دایخوازین جا ئایا لە هەولێر بێت یان لە بەغدا یان لە واشنگتن و تەنانەت لە ئەنکەرەش ئێستاش ئەو پرۆژەیە هەیە ینی پرۆژەی ڕاکێشانی بۆریەنەوتیەکانی کە کوردستان و تورکیا بێکەوە دەبەستێتەوە ئەمەش ڕێژەی بەدەستهێنانی نەوت بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان زیاد دەکات و هەر ئەمەشە بەرزکردنەوەی ئاستی پەیوەندی ئابوووریەکان کە هەموو بەلەمەکان بەرز دەکاتەوە و هەر بۆیەشە ئەو بەرەوبەرایەتی کار لەسەر بەرەو پێچوونی ئەو ڕەوشە دەکات. بە واز لە مەسلەی ژیۆپۆلیتیک بێنین جارێ بەڵام ئەمەوێ ئەوە لە جەنابەت تێبگەم پێم بڵێ ئایا فاکتەری ئەو پەیوەندیانە لە ئێستادا تەنها نەوتە؟ No, there is history. نا هەر نەوت نییە بە تەنیا مێژووە و کۆمەڵایەتیە و نەژادیشە لەم 10 ساڵەی ڕابردوودا سێشت لە هەرێمی کوردستاندا ڕوویان داوە یەکەمیان دانانی هەرێمی کوردستانی عێراق لە دەستوری وڵاتەکەدا کە دەسەڵات دەدات بە ناوچەی خودمختاری کوردەکان خۆیان کاری خۆیان بکەن دووهەم ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکانی ناو هەرێمەکەیە کە دەرفەتی داوە بە بەرەو پێچوونەکان و سێهەمیش سەپاندنی و پاراستنی ناسنامەی کورد بوونە و لە ڕێی ژێۆپۆلیتیکیشەوە پەیوەستە بە کوردی پارچەکانی تریشەوە و هەر بۆیە ڕێگا بە دەواازە ئابوووریەکان هۆکارێکی یارمەتیدەری گرنگە لە ڕووی بەرژەوەندی هاوبەشەکانەوە بۆ گەیشتن بە ئامانجە هاوبەشەکان. هێندەی من ئاگادار بم لە ماوەی ڕابردوودا سەردانێکی هەرێمی کوردستانی عێراقی شت کرد پاش ئەوەی کە لە بەغدا گەڕایتەوە بۆ ئێرە و ئەوجا بەرەو کوردستان ڕۆیشتی. ڕێنماییەکانە چی بوون بۆ کاربەدەستانی کورد بە تایبەتی لەسەر مەسلەی گەندەڵی و چۆنێتی بەگشتداچوونەوەی گەندەڵی؟ I was in Kurdistan earlier this year and I met with Qubad Talabani. بەڵێ لە سەرەتای ئەم ساڵدا لە هەرێمی کوردستان بووم و لەگەڵ قوباد تاالبانی کۆبوومەوە دۆسەی چارەسەرکردنی گەندەڵی لە هەرێم پرۆسێکی بەردەوامە وەک ئەوەی قوباد پێیوتم بەرەو پێشچوون لە ئارادان کارکردنی حکوومەت لەسەر ڕوونی و ئاشکرایی و دەستپاکی و بەرپرسیارەتی ئامانجن و کاریان بۆ دەکرێت و پرۆسەیە کە دەبێت پێی بگەیت و پێویستی بە سەنگی خستنە سەر هەیە و بۆ دڵنیابوونیش لەو سەنگیە پێویستە کولتورێکت هەبێت پێی قایل بیت و سیستمێکیشت هەبێت بۆ جێبەجێکردنی سەروەری یاسا جا پرسیارەکە لەوەدایە ئایا ئەمانە هەمووی لە هەرێمی کوردستانە هەن یا لە عێراقیش بەگشتی وەڵامەکە نەخێرە. ئەوەندەی سەردانی بەغدا و هەولێرت کردووە من لە یادمە گەورەکان بە دەستێکی عێراقی پێی گوتم گوتی بەڵێ گەندەڵی لە بەغدا هەیە بەڵام کێشەکە لەوەدا لە هەرێمی کوردستانی عێراق بووە بە شتێکی بە بەرنامە ڕۆچۆتە ناو خەڵکیشەوە. منەمێ بزانم جەنابەت چ جۆرە ڕوانینێک تێ ئەگە بەراوردیەک بکەین. I believe so. And I believe that it requires focused attention. بەڵێ لەو بڕایەدام هەروەها لەو بڕایەشدام سەرنجێکی زۆری دەوێت لەو بڕایە دامگەشتن بە گەشەکردن و بە پەرەبێدان لە تەواوی عێراقدا و لە ناوچەکانی ناوڕاست و باشووردا و لە هەرێمی کوردستانیشدا بەبێ وابەستەی ڕابەرایەتیەکانیان بۆ ڕوونی و ئاشکرایی و بەرپرسیارەتی و دەستپاکی نایەتە ئاراوە. ئەمەش ڕاستیەکە ئەو حکوومەتانەی بەڕوونی و ئاشکرایی و بەرپرسیارەتی و دەستپاکیەوە کار دەکەن و خەڵکێکی شادومانیان هەیە هەمیشە لە خوارەوەی ڕیزبەندی ئەو لیستەدان کە تایبەتە بە گەندەڵی و نەبوونی دەستپاکیەوە. ئەمانە چۆن چارەسەر دەکرێن؟ بێگومان لە ڕێی وابەستەی نیوەوە دەبن بۆ ڕوونی و ئاشکرایی و دەستپاکی و بەرپرسیارەتی لە ڕێی بەرنامەی کولتوریەوە کە باز لە بەرژەوەندەکانی خەڵک بکات ئەوەی کە هەیە هەر تەنها لە ئەستۆی حکوومەتی نێوەندی وڵاتەکە نییە بەڵکو حکوومەتە خۆجیەکانیش دەگرێتەوە
بەڵام با ئەوەشمان بیر نەچێت ئەو پرۆسەیە کاتی پێ دەبێت و هەنگاوی یەکەمیش لە ڕاگەیانی وابەستەی ڕێبەرایەتیەکانەوە دەست پێ دەکات. باشە پێم بڵێ کامیان زیاتر ڕژدن لە بەگشتداچوونەوەی گەندەڵی بەغدا یا هەولێر؟ It's impossible to rate the two. I think both need to act. ئاستەمە بتوانیت ئەوە دیاری بکەیت پێم وایە بەغدا و هەولێریش پێویستە کاری بۆ بکەن یان دروستتر بڵێم کامیان پێویستە کاری زیاتر بۆ نەهێشتنی گەندەڵی بکەن. دەڵێم هەردووچیان وەک یەک دەبێت کاری بۆ بکەن. پێویستە دەستپاکی بەشێک بێت لە عێراقی نوێ. هەروەها ژڕۆنی و ئاشکرایی و بەرپرسیارەتی بۆیە دەبێت ئەم فەرهەنگە لە وڵاتەکەتا پیادە بکرێت و حکوومەتی نێوەندی و حکوومەتە خۆجەیەکانیش وەک یەک جێبەجێ بکەن. نامەوێت کاتە زیاتر بگرم ئەمان دەکەمە دوا پرسیارم خۆت چەندێک گەشتبینی بەوەی کە جارێکی تر عێراق بتوانێت لەسەر پێی خۆی ڕابۆستێتەوە کە بتوانێت ببێ بە وڵاتێک توانای هەبێت لە نێو کۆمەڵگای نێونەتەوەییدا بەبێ ئەوەی ڕوبەڕووی کێشە ناوخۆیەکانی خۆی بێتەوە کار و ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێ. I'm optimistic because in part I'm an optimistic man. گەشتبینم چونکە بەڕاستی خۆم کەسێکی گەشتبینم وە گەشتبینم چونکە وەک ئەوەی وایە خۆشم عێراقی بم. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 35 جار سەردانی وڵاتەکەم کردووە و تیایدا مامەتەوە وەک بەشێک لە وابەستەی هەمبوو بۆ سەرکەوتنی بەرنامەکانی سەر لە نوێ بنیادنانەوەی عێراق. گەشتبینم بەهۆی ئەو میراتەی نیشتیمانی حەمورابی هەیەتی. گەشتبینم چونکە عێراق سەرچاوی هەیە بۆ بەرەو پێشچوون و بۆ سەرکەوتن. بەڵام نیگەرانیم لەسەر مەودای کورد هەیە. ئەو ماوەی بە مەودای کورد ناودێری دەکەم قورس دەبێت. بەڵام لە مەودای دووردا یانی تا 10 ساڵی تر وەک بە لوقمان فەیلی باڵوێزی عێراقم گوت وڵاتەکە دەبێتە پێشنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بۆ گەیشتن بەو ئاستا دەبێت باری ئاسایشی و گەندەڵی چارەسەر بکرێن. ئەوجا گەشتبینیەکانم دەبنە ڕاستی. ستیوارد زۆر سوپاست دەکەم. My pleasure. Thank you for having me.